نوێنەری وەزارەتی گواستنەوەمان میوانداری کردووە با بزانین ئەوان لە چێوەی ئەم کێشەیەن چی دەکەن و پرۆژەیان چێ. بەڕێز عەبدولخالق عەلی بەڕێوەبەری گواستنەوەی هەولێر میوانمی بەخێر بیت. عەبدولخالق ئەزیەت کێشە ماندوو بووی. من لەسەر نرخی گواستنەوە قسە دەکەم. ئێوە وەکو وەزارەتی گواستنەوە چیتان کردووە چی دەکەن بۆ یەخستنەوەی نرخەکان؟ معقولە لە شوێنێک 8,000 سەرنشین لە شوێنێکی دیکەدا لە شوێنێک 15 لە شوێنێک 17. کاکەوەرە خۆی نرخی گواستنەوە زیاتر کاریگەری نرخی بنزینە کێشەکە هەموو لە نرخی بەرزبوونەوەی نرخی بنزینە. خۆتان دەزانن کە لەوانەیە پارە وەختانە نرخی بنزینی نۆرمال لە 500 دینار بووە ئێستا گەیشتە 1200 ئەوانە. ئەو نرخانە بەڕاستی ئەو نرخانی کری گواستنەوە هەمووی ئی پار و پێرارە ئەو ساڵ نرخ نەگۆڕاوە. ئەگەر بە پێی بنزین ئێمە ئەوما کرد زۆر بارگرانیەکی گەورە دەکەوتە سەر هاوڵاتی نرخەکان لەوانەیە قاتونی و زیاد دەبوو لە شتەکان. بەڵام ئێمە بە تەنسیق لەگەڵ بەڕێبەرایەتی دابەشکردنی سوتەمەنی هەولێر 5 بەنزیخانەمان بۆ تەکسی و پاسەکان با بڵێن تەرخان کرد کە بە نرخی 690 مقابلی ئەوەی کە شوفێران نرخی گواستنەوە بەرز دەکەنەوە. ئێستا لەبەر ئەوەی هاوینە ئۆتۆمبیلەکان زیاتر تەبریت پێ دەکەن تەکسی و پاس و شتەکان پێدەچی ئیزدیحامیەکی زۆر لەسەر ئەو بەنزیخانانە هەیە و بە تایبەتی ئەو ئۆتۆمبیلانەی کە تەکسی هێڵەکانی دەرەوەن و هەروەها پاسەکانی داخلی. ئێمە لەگەڵ بەڕێبەرایەتی دابەشکردنی سوتەمەنی تەنسیقێکمان کردووە لە هەفتەی داهاتوو بەنزیخانەیەک لەو 5 بەنزیخانەیە تەرخان دەکەین تەنها بۆ ئەو ئۆتۆمبیل و پاس و تەکسیانەی کە هێڵیان هەیە. خەبەرێکی خۆشە با لە ڕێی بەرنامەکەی ئێمە کوردستان بیشارەوە بیخەینە ڕوو. شۆفێرانی عەزیز ئێستا کە بینەری ئێمەن بەڕێز عەبدولخالق نوێنەرە لە وەزارەتی گواستنەوە دەڵێ بەنزیخانەیەکی تایبەت تەرخان دەکەین بۆ ئەو تاکسی و پاسانەی کە هاتوچۆی خارجی دەکەن دەرەوەی شارەکان دەکەن. ئەمە موژدەیەکی خۆشە. بەڵام کاک عەبدولخالق با شتێکت پێ بڵێم لە سلێمانی و هەولێر نرخەکە زۆر جیاواز نابیندرێت لە بەنزین. ئەگەر ڕۆژێک لە هەولێر بەرز بێ ڕۆژێک لە سلێمانی. بەڵام ئەمڕۆ من بە دوواداچوونم کرد لە سلێمانی نەفەردێتە هەولێر 15,000 وەردەگیرێ بۆ کورسەکانی دواوە لە هەولێر حەبووەتە 17. رازین بەمە ئێمە رازینی نەبەوە هەتا دوێنێش دەمهێشتووە بەرزکردەوە ئێستا خەبەرە لە بەڕێستم گوێ لێ بووە چکە ئێمە وعدمان پێدان کە ئیش لەسەوە دەکەین بەنزیخانەیە بۆ دابین دەکەن ئەوان دەیانوت ئێمە دەبێت ساعت 3 شەو بچین لە بەنزیخانەکان سڕە بگرین ماندوو دەبین شەوان بە ڕۆژیش ناتوانین ئیشکەین وەک باسم کرد ئەوە جیا دەکرێتەوە ئەو بەنزیخانەی بۆ هێڵەکانی دەرەوە و ناوە جیا دەکرێتەوە ئەوانەی کە هێڵی فەرمیان هەیە چکە ئێمە 32,250 تەکسی هەیە لە هەولێر ئەوەی کە هەیە نزیکەی 1,133 تەکسی هەیە کە خەتی خارجی هەبیتن و پاسیش نزیکەی 8,000 پاس هەیە ئەوەی کە هەیە نزیکەی ناگاتە 1,200 پاسی کە هێڵی فەرمیان هەیە ئەوانە بەنزیخانەیە بۆ جا دەکرێتەوە ئەو کاتی چۆلی لەو بەنزیخانەیە دەتوانن هەر کاتێک بچن ئەو حەسەی کە بۆیان دانراوە تێبکەن. کاک عەبدولخالق شۆفێر دەڵێ کاکە من سەرنشین نەفەر دەبەمە کەرکووک بە 8,000 بەڵام وە خۆیان دەڵێن سندیکا و گواستنەوە دەڵێن دەبی بیکەیت بەدا ئەمە هەتا چەند ڕاستە بۆچی ئەم داواکاریە؟ کاکامەران ئەو کێشەی بنەسڵاوە ئێمە هێڵمان هەیە هەولێر کەرکووک هێڵیشمان هەیە بنەسڵاوە کەرکووک واتە لە شار بۆ قەزا لە قەزا بۆ شار و هەروەها ئێمە لە قەزای خۆمە قەزایەکی هەولێر بۆ قەزای تریشمان هەیە لە هەولێر ئەوە گەراجی بەغدایە کەرکووک لەوێ بار دەکەن بەڵام بنەسڵاوە گەراجێکیان هەیە لە بنەسڵاوە لەوێ بار دەکەن بەڵام بەداخەوە لە کەرکووک کە لە بن دەسەڵاتی ئێمە نیە لە یەک گەراج هەردووچیان بار دەکەن دەکرێتن لە یەک گەراج بۆ بنەسڵاوە هەولێر ئەو بە 8 بارکە ئەو بە 10 بارکە ئەوەی کە 8 بار دەکە ئێمە لەگەڵ ئەوەی نرخ دابەزی بەڵام کە دێتە 8 ئەوەی خەڵکی هەولێریش دێ لەگە بنەسڵاوەکەی دێ خۆت و سەیتەرەکدانانی بزانی پاشی دەگاتە نزیک مەفرەقیدارەت و دێتە هەولێریان دێت سەوێندرێ دوایە کاریگەرێکی تری لەسەر شوفێری پاس کرد و ئەوانەی خەتیان هەیە چکە پاس بە 6,000 کە تەکسی کردی بە 8,000 ئەو پاسە ئیشیان لێ نابێت کێشە لێتەوە ئێمە چەندین جار ئاگادارمان کردووە کە کێشەکە هەل دەکەین بزانین ئەو نرخی بەنزین تۆزێک ئیستقرار بکە ئەو نرخانەشەوە دەکەین بەڵام ئەوە پابەند نەبوون. ببورن هاوکارانە من چەند خولەکێک وەردەگرم کەمتر لە خولەکێک سەرۆکی حکوومەت دوێنێ سەردانی وەزارەتی گواستنەوەی کرد باسی لەوە کرد کە عەداد دابدرێ بۆ تەکسیەکان ئەمە بوو کەوتە بواری جێبەجێکردن یاخود
ڕێزار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوونێ فەرمانیدا لە کۆبوونەوەیەکی تایبەت لە وەزارەتی گواستنەوە گەیاندن بۆ ئەوەی هاوڵاتیان زەرمەند نەبن و هەروە شوفێرانی تەکسی دەبێت تەکسیمیتەر کە پێی دەڵێن عەدات دەبی تەکسیمیتەر لەناو هەموو تەکسیەک لە هەرێمی کوردستان دابدرێت. ئمڕۆ لە وەزارەت تاوتوێ ئەو بابەتەکرا لە داهاتۆکی زۆر نزیک لەوانەیە لە ماوەی چەند مانجێک ئەم پرۆژەیە دەستەبواری جێبەجێکردن تەکسیمیتەر دابدەندرێت و سەیتەڕێی لەسەر دەکرێت بە پێی نرخی بنزین دەتوانی کە هاوڵاتیش زەرەر نەکاتن زەرەر نەکاتن نرخەکانیان بۆ دادەندرێت. بەڕێز عەبدولخالق عەلی بەڕێوەبەری گواستنەوەی هەولێر و نوێنەری وەزارەتی گواستنەوە گەیاندن لەم بەرنامەیە ئامادە بووی زۆر سوپاست دەکەین.